چنیا پلاستیک مێناوە بیکەمە کوێ بهێنە بۆ من. من ناوم دێنێ هاوکارە لەگەڵ خوشکەکەم درەوە هەساین بە کۆکردنەوەی پلاستیک لە بەرەوەی ژینگەکەمان پیس نەبێ لەبەرەوەی پلاستیک بۆ ماوەی چەند ساڵێک شی نابێتەوە لەوە فێربووین لە مەکتەبە چەند سیمیناریان بۆ کردین لەبەرەوەی کە زانیمان پلاستیک ژینگە پیسەکە ئێمەش لای خۆمانەوە وتمان بە ژینگەکەمان پیس نەبێ هەڵساین بە کۆکردنەوەی پلاستیک لە شوێنە گشتیەکان کاتێ ئەچین بۆ شوێنێک بەتایبەت شوێنە گشتیەکان وەک پارک گەر پلاستیکە بینین بۆ منە بیانەوە فڕێن ئێمە چینەڵی فڕێمێن ئێمە پێویستمانە بێ ئەیبێن بۆ کارگەی ڕیسایکلین لەگەڵ بۆ منە لەویا پلاستیکە کەوتۆ لە بەردەگای ماڵە دراوسێ ئەچین هەڵیەگرینەوە کۆیەکەینەوە داواکارین لە گەنجەکان یاخود هاوڕەکانی خۆمان ئەگەر بۆ منە پلاستیک بیانەوە فڕێن ئەگەر بۆ منە بیانە فڕێن لە شوێنەکە داینێن وە هەیەکێکە بێ کۆی کاتەوە هەر بەشی ئەوە لە بەرەوەی ژینگەکە پیس نەبێ